ساڵتان لەبێت لە بڕگەیەکی نوێی تەندروست بە لەگەڵتانم لەم بڕگەیەدا باس لە بابەتێکی تەندروستی دەکەم کە تایبەتە بە خانمان. دوای ماوەیەکی زۆر تێکبڵکێک چاوەڕێکم کە خۆی گەورە منداڵێکیان پێ بدات، بەڵام لە تەمەنێکە تەمەنەکانی منداڵەکەدا لەسکی دایکە خۆی گەورە منداڵەکان لێ دەسەنێتەوە بە هۆکارێک. جا ئێمە لەم بڕگەیەدا باس لە هۆکارەکانی لە بارچوون دەکەین، زانین هۆکارەکان چین و پێویستە دایکان چی بکەن بۆ ئەوەی منداڵەکانیان بە شێوازێکی تەندروست لە سکیاندا گەورە بێت و دووچاری لە بارچوون نەبنەوە. چەندین زانیاری گرنگ لەم بڕگەیەدا دەخەینە ڕوو سەبارەت بە هۆکارەکانی لە بارچوون. دەچینە لای دکتۆرە شنۆ حسەن عەبدوڵڵا، پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون و چاودێری دونگیانی و نەزۆکی لەگەڵمانە بن. بەنسبەت لە بارچوونەوە چەند جۆرێکمان هەیە، بەس پێشەوەی باسی جۆرەکانی بکەین ئەبێ بزانین لە بارچوون چییە. واتە کاتێکە کۆرپەلە لە ناو مناڵانی ئافرەتەکەدا ئیتر بەردەوام نابێت، واتە پێش تەمەنی 6 مانگی سکەکە ئیتر لە ناو ئەچێ کۆرپەلەکە، واتە پێش 24 هەفتەی کۆرپەلەکە لە ناو دەچێت. یان ئەوەیە ئافرەتەکە کەوێتە سەر خوێن و مناڵەکە فڕێ ئەیاتە دەرەوە، یان ئەوەیە گەشەی ئەوەستێت و لە ناو مناڵانی ئافرەتەکەدا گەشەی ئەوەستێت و ئەڵێن مناڵەکە مردووە لە ناو سکیدا. بەنسبەت جۆرەکانیەوە جۆرێکمان هەیە ئافرەتەکە ئەکەوێتە سەر خوێن بەس مناڵەکە فڕێ نایە و ناشمرێ لە ناو سکیە، ئەمە پێی ئەوترێ لە بارچوونی مهددی پێوترێت، پێوترێت ئیسقات مهدد، یعنی ئەترسی کە لە باری بچێ بەس لە بار نەچووە و زۆر جار بە عیلاج سیرەکەی ڕای ئەگرێ مناڵەکە و مناڵەکەی لە بار ناچی. جۆرێکی ترمان هەیە پێی ئەوترێ لە بارچوونی تەواو، واتە یعنی کاتی ئاوڕێات و ئافرەتەکە یەکسەرکەوێتە سەر خوێن و کۆرپەلەکە فڕێ ئەیە و کۆرپەلە و وێڵاش هەموو بێکەوە فڕێ ئەیە، ئەو پێوترێ لە بارچوونی تەواو. یاخود لە بارچوونی ناتەواومان هەیە، ئەویش کاتێکە کە مەسەڵەن ئەکەوێتە سەر خوێن ئافرەتەکە مناڵەکە فڕێ ئەیە و پارچەی وێڵاشەکەی پێ ئەمێنێ، ئیتر نەزیفە بێ، دوای ئەو بێ چارەسەری بۆ بکرێ مەسەڵەن بە عیلاج بێ یا بە کورتاج بێ مناڵەکە بە تەواوەتی فڕێ بە. جۆرێکەکەمان هەیە پێوترێ لە بارچوونی لە بیرچووەوە، یعنی مەسەڵەن ئافرەتەکە هیچ نەخوێنی هەیە نە ئازاری هەیە هیچ شتێکی نییە، سیرەکات بەتەمایە مەسەڵەن بۆ نمونە هەستەکاڵەوە مناڵەکەم 4 مانگە کاتێکە چێ بۆ لای پزیشک سۆنەری بۆ ئەنجام ئەدا، سیرەکە مناڵەکە ئەڵێ مردووە لە سکتا مەسەڵەن لە 3 مانگیەوە مردووە. ئیتر ئەم جۆرەشیان تەبعاً چارەسەری خۆی هەیە بە عیلاجی ئەیدرێتێ تاوەکو ئەکەوێتە سەرژان و مناڵەکە فڕێ دەدا. لە بارچوون کاتێک پێوترێ لە بارچوون ئەگەر لە پێش تەمەنی 24 هەفتەیە واتە پێش 6 مانگی ڕوو ئەدا، ئەمانە پێش ئەم تەمەنە پێوترێ لە بارچوون، بەس لە دوای 24 هەفتەیە پێ ئەوترێ لە دایکبوونی پێشکات یاخود پێش وەختە، بەس زیاترینی لە بارچوونەکان لە 3 مانگی یەکەما ڕوو ئەدەن، واتە تاوەکو مەسەڵەن 12 هەفتە و 13 هەفتە. طبعا هەموو جۆرەکانی لە بارچوون ئەگەر هاتوو مەسەڵەن لەژێر چاودێری پزیشکانە بێت و ئافرەتەکە خۆی مەسەڵەن ئیهمال بکات نەچێت بۆ خەستەخانە یان نەچێت بۆ لای پزیشک، لەوانەیە دووچاری زۆر مەشاکل ببێت کە لەوانە مەسەڵەن نەزیفە گەفرێ خۆی نەکەوێت، لەوانەیە ژیانی لەدەست بات لەبەرەوەی خوێنی زۆر لێ ئەڕوات، جاری وایە تووشی ئیلتیهابات دەبێ، یان جاری وایە لە کاتی چارەسەرکردنە مەسەڵەن لە کاتی کورتاجکردنە لەوانەیە زەرەری پێ بکات بە مناڵانی زەرر بگات، یان مەسەڵەن تووشی خوێنبەربوونی ناوەکی بکات پێویستی بە عەمەلیات ببێ، یان جاری وا هەیە مەسەڵەن لە بارچوونمان هەیە ئەچێت مەسەڵەن لە لایەکی لاوەکی ئێوە مناڵەکەی لەبار بەرێ، عیلاجی بۆ بەکارێن یاخود چەند ئامێرێکی بۆ بەکارێنن بۆ لەباربردنی مناڵەکە کە ینی لەژێر بڵێن ینی بێئێکی پیسە پاک و خاوێنی هیچ ینی ئەنجام نادرێ لەو کاتە، لەبەرەوە تووشی ئیلتیهابێکی زۆرە بێ مناڵەکە لە سکی ئەمێنێتەوە کە ئەمیان خەتەرترینیانە، چونکە جاری وا هەیە کە محاولە ئەکەین کورتاجی بۆ کردن مناڵەکە دەربێنین ئەوانە ڕەحمی کون ببێ، لەبەرەوە ئیلتیهابەکە بڵاو بێتەوە بە ناو ڕەحمیە، جاری وا و ئیلتیهابە ئەچێتە ناو سکیشیەوە، یعنی ئیتر ئەوسا پێی ئەوترێ ینی ئیلتیهابی خوێنی تووشە بێت، واتە بەناو هەموو لاشەی ئافرەتەکە بڵاو ئەبێتەوە کە ئەمەش شتێکی ترسناکە لە دوای نەزیفەکە، ئەمە ترسناکترینیانە. بەنسبەت هۆکارەکانەوە ئەتوانین بکەین بە دوو بەشەوە، هۆکارێکان کە ئایدی بڵێن کۆرپەلەکەیە، واتە هۆکارەکە لە ناو کۆرپەلەکایە، ئیتر ئایا ئەوە هەر مەسەڵەن جیناتی مناڵەکە یاخود لە کرۆمۆسۆماتیە کە بە یەکگەشتوون تۆوەکە و واتە کاتە زایگۆتەکە دروست بووە بە یەکگەشتنی هێلکە و تۆوەکە، ناتەواویەکە لە کرۆمۆسۆماتیە کە ئیتر ئەو مناڵە ناتوانێت گەشە بکات
و ئەمرێت مناڵەکە ئەمە یەکێکە لە سەبەبەکان کەواتە ئەگەر خەلەلێک هەبێت لەناو کرۆمۆسۆماتی ئەو کۆرپەلەیە یان جۆرێکی کە مەسەڵەن گەشەی لاوازە هەر خۆی کۆرپەلەکە ینی بنیەتی زەعیفە گەشەی لاوازە و گەشە ناکات لە ئاستی خۆی ئەپوچێتەوە و ئەمرێت. لایەنەکەی تریان ئەوەی کە عید بە دایکەکەیە مەسەڵەن ئەویش چەند جۆرێکمان هەیە خو چەند هۆکارێکمان هەیە یەکێ لەم هۆکارانە مەسەڵەن نەخۆشیەکی درێژخایەنی دایکەکە بۆ نمونە نەخۆشی دڵی هەیە عیلاجێکی زۆر وەرئەگرێت تحمل ناکات ینی وای لێ ئەکات گەشەی مناڵەکە دوا ئەکەوێت و بێتە هۆی لەبارچوونی مناڵەکە یان شەکرە ئەگەر شەکرەی هەبێ دایکەکەی شەکە لەو هۆکارانەی کە بێتە هۆی لەبارچوونی مناڵ یان ئەگەر مەسەڵەن عیلاجی مەسەڵەن کیمیایی بەکاربێنێ دایکەکە یان عیلاجێکی بەقوت بەکاربێنێ کە خۆی نابێ ئافرەتی دووجان بەکاری بێنێ ئەمانە هۆکارێکن. هۆکارێکی کە نەخۆشیەکی کتوپڕ بۆ نمونە مەسەڵەن پەتایەکی قورسە درێ لەرزوتایەکی زۆر ئەگرێ لەو کاتەیە ئەویش سەبەبێکەکەوەی کە مناڵەکەی لەبار بچێ. طبعا بەنسبەت بۆ ماوەیەوە ینی مەگەر لە کەسی یەکەمە واتە لە دەرەجەیەکی لە عیلەکەیە تقریبەن تا ڕادەیەک ئەتوانین بڵێن ئەویش ئەگەر هاتوو پەیوەست بێ بە خەزبوونەوەی خوێنەوە کە حاڵەتێکمانە پێوتری خەزبوونەوەی خوێن احتیمال هەیە مەسەڵەن ئەگەر دایکەکە هەیبێت لەوانەیە کچەکەشی ئەو مشکلەی هەبێت و تا ئەبێ ئەوش بزانین تاوەکو دایکەکە تەمەنی گەورەتر بێت واتە لە تەمەنی 35 ساڵ و بەرەو ژوور بێت احتیمالی لەبارچوون زیاتر ئەبێت. و هۆکارێکی کەشمان هەیە ئەگەر هاتوو هەر لە زگماکە ئەو مناڵانی ئەو دایکە شێواویەکی تیابێت مەسەڵەن ئەڵێن دووفاقە مناڵانەکەی دووفاقە یاخود مەسەڵەن پچووکە مناڵانەکەی پچووکە یان گرەی هەیە مجموعەیە گرەی بۆ دروست دەبێت ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە مناڵەکە لەبار بچێت. یاخود شلی ملی مناڵانمان هەیە واتە ملی مناڵانەکە شلە بێت ئەکرێتەوە لەبەرەوە مناڵەکە فڕێ ئەیات بەس ئەمە زیاترینی بۆ ئەو کەسانن کە زیاتر تووشی مناڵبوونی پێشوەختە ئەبن یاخود لە دوای 4 مانگەوە کە مناڵیان لەبارەچێت. وەکو بڵین لەبارچوون ئەگەر مەسەڵەن بە جوانی چارەسەر بکرێ کاریگەری نابێ بەس احتیمال هەیە ئەو کەسانی کە مناڵیان لەبارەچێ ئەترسیت کە دووبارە ببێتەوە بە تایبەتی ئەگەر پێشکات چارەسەری بۆ نەدۆزرابێتەوە هۆکارەکەی نەدۆزرابێتەوە احتیمال هەیە دووبارە ببێتەوە. خۆی چارەسەرمان هەیە یەکەم لە کاتی لەبارچوونەکەیە بیکەین ئیتر ئایا بە حەبوو دەرمان بێت پێی لەبارە بیت یان پێویستە کات کورتاجی بۆ بکەیت ئەمە یەک. دووهەمیشیان ئەبێت ئافرەتەکە محاولە بکە یەکسەر سکی نەبێتەوە واتە نێوانێک دابنێ بۆ لەبارچوونەکە و سکێکی داهاتووە بە تایبەتی ئەمە پیان ئەڵێن بۆ نمونە تا بتوانی تا 3 مانگ سک نەکەیتەوە تا هیچ نەبێ لە ماوەی ئەو 3 مانگە بتوانین بگەینە هۆکاری لەبارچوونەکە وەلەو ناشتوانین هەموو نەخۆشێک لە ساسە بتوانین هۆکاری لەبارچوونەکە بدۆزینەوە بەس ئیتر ئەوەی کە ینی لەبەر چاوە و ئەو فحوساتانی کە هەیە ئەکرێ بەپی ئەوە محاولە ئەکرێ هیچ نەبێت بزانین بەدوای سەبەبەکە بگەڕین اینجا بیاڵین ئافرەتەکە دووجان بێتەوە. باشترین شت ئەوەیە کە ئافرەت ئەوێ دووجان ببێ پێش کات سەردانی پزیشک بکە تاوەکو وەزعی عامی خۆی بۆ باسکە بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە مەسەڵەن شەکرەیان هەیە زەختیان هەیە خەستبوونەوەی خوێنیان هەیە یان تەمەنیان گەورەیە یان مەسەڵەن 10 ساڵە مناڵی نەبووەتەوە پێشتر مناڵێکی بۆ دوای 10 ساڵ مناڵی نەبووەتەوە چونکە لەمای ئەم 10 ساڵایە کاتێکی زۆرە کە احتیمال هەیە زۆر شت ڕووی یابێت و دایکەکە مەسەڵەن بەخۆی نەزانی بێ لەبەرەوە باشترین شت پێش ئەوە واتە ئەگەر دووجانەکە بە بەرنامە بێ باشترە لەوەی کە بێ بەرنامە بێت تاوەکو ئەگەر شتێکی نامۆ هەبێ نەخۆشی شتێک هەبێ پێش کات پێی بزانیت یان ئەگەر نەخۆشێکی مەسەڵەن بۆ نمونە بەسیترین شت ئەگەر شەکرەی هەبێ پێشتر ئەگەر تۆ بزانی شەکرەکەی کۆنتڕۆڵە باشترە لەوەی کە شەکرەکەی کۆنتڕۆڵ نەبێت چونکە شەکرە کۆنتڕۆڵ نەبێ یان ئەوەی سک ناکە یا ئەگەر سکی کرد لەباری ئەچێ یان ئەگەر سکی کرد احتیمال هەیە مەسەڵەن شێواوی کۆرپەلی بۆ دروست بێ یان خوانەخواستە مناڵەکە ئەمرێ لە سکیە لەبەرەوە وەکو باسم کرد ینی پێش کات سەردانی پزیشک بکە تاوەکو چارەسەری پێش کات وەربگرێت.